پێویستە لەسەر هەموو کەسێک لەم جەژنەیە ئەگەر دڵی کەسێکی عاجز کردووە ئەگەر لە کەسێک بێتاقەت بووە بچێت گەدنی خۆی پێ ئازاگات چونکە مانای جەژن ئەوەیە ئینا نقڵ و جکلێت و ئەوانە هیچ لە مانای جەژن نییە تەنها ئاشبوونەوە و تێکەڵی کۆمەڵایەتی ئەو کەسانی کەوا لێی بێتاقەت بوویت ئاشتی کەیتەوە گەورەی بۆ تۆ ئەوەیە گەورەی بۆ کەسی کە دڵی خەڵکی ئازگرەوە بچێ ئاشتی کاتەوە. پێت وایە جەنابەت کە ئێمە باش لە مەفهومەکە تێنەگەیشتوین و کاڵمان کردوێتەوە مەفهومەی جەژن؟ بەڕاستی من پێم وایە خەڵک زۆر حاڵی نییە لە جەژن چونکە ئەگەر حاڵی بێ لە جەژن دوای جەژن دڵی خەڵک عەزێت نایەتەوە چونکە هەر کاتیە دڵی خەڵک عەزێت دەیا و دواییش ئاشی ناکاتەوە گوێشی نایەتێ بەڕێی من بەسراوە بەبوونی ئیمانەوە هەر کەسێک ئیمانی قایم بێ کەسێک ئاین بیری قیامەتی هەبێ بیری بۆ لای خوا هەبێ بەڕاستی دڵی خەڵک عەزێت نایە و ناچێتەوە بە ڕووزەردی بۆ لای پەروەردگار.